بەشێک ژوان پلێن دامەزاندنێ بۆ خوێندنا کوردیە لە کەرکووکێک و ساڵانە داخواز دەکەن ئیتر ji ber kêmiya mamostayên wan خوێندنا کوردی ئاستەنگ لە hember wan durust dibin lê ji ber karanekirina civata parêzgeha Kerkûkê û nedanana parêzgarekê îtir damezandin di par sal û ev sal û bu salên dahatî jî paş ketiye ev bûye kêşeyeka mezin li hember saziyên Kerkûkê bi şêweyekî giştî bi taybet خوێندنا کوردی لە کەرکووکê derbarê vê mijarê gotûbêjekê digel berês mamosta Kameran Elî rêveberê خوێندنا کوردی لە Kerkûkê bikin mamosta Kameran û katet baş bixêr bê bû Kurdistan 24 sereta basî ew beşe damezandin bikin ke bۆ خوێندنی کوردی terxan kirawe lew planê ke bۆ Kerkûk danrawe çendî beber خوێندنی کوردی dekevêtin سەرەتا بەیانی جەنابیشتان باش سوپاسدانەکەین بۆم دیمانەیە ڕاستەکەی ئەو دامەزراندە چەند ساڵێکا کرێ بە تایبەتی لە دوای 16 ئۆکتۆبرەوە بە تایبەتی با بڵێن لە شارەکەدا کە هەموو پێکاتەکانی تیاژێ کورد و عەرەب و تورکمان پێکاتەی کورد بە تایبەتی زۆر بێبەش کراوە لەو دامەزراندانەی کە لە بەغداوە دەکرێت دوا دامەزراندن کە نزیکەی 17,000 کەس بە عەقد دانرا لە شاری کەرکووکە کە نزیکەی 1500 کەسێ لە پێکاتی کوردی تیا بوو و بەڕاستەکەی خوێندنی کوردیش لەمە بەدەر نییە لەو بێبەشکردنە چەند ساڵێکە کرێ نازانین چۆن دائەمەزرێن چۆن با بڵێن فرمانەکان جێبەجێ ئەکرێت کە لە بەغا و کۆمەڵی خەڵک ئیتر با بڵێن گەندەڵێکی زۆری تایە بە دامەزرانەکان بەڵام ئەوەی جێگەی سەرنجە کە ئەم دامەزرانەی کە ئێستا لە هەموو عێراقدا با بڵێن کراوەتەوە شاری کەرکووک بە دەرکراوە لێی بە هۆی ئەوەی کە تا ئێستا ئەنجومەنی پارێزگا دانەنیشتووە و پارێزگا تازە دانەنراوە ئەمەش کێشەیەکی ترێکە بۆ دامەزرانەکان دروست کراوە و بە تایبەتی خوێندنی کوردی لە شاری کەرکووکە کە با بڵێن کەم و کورتێکی زۆرمان هەیە لە میلاکاتە لە دامەزراننا کە کۆمەڵێ خەڵکانێک کە تەخەڕوجیان کردووە و دەرچووی چەند ساڵێکن 4 ساڵەمە و 5 ساڵ هەتا 10 ساڵەمە و پێشیش کە دامەزرانیان بۆ نەکرا و تەنها بۆ با بڵێن کۆمەڵێکی خەڵکی دیاری کرا و بەوەی کە هەردوارێک و دیزە بە دەرخۆ نەکراوە ئەو تاعیناتانی کەرەوە بەڵام وەکو خوێندنی کوردی بە شێوەیەکی گشتی لە کەرکووک پێویستیتان بە چەند پلەی دامەزاندنە لە کەرکووک بەڵێ ئێمە خوێندنی کوردی حکوومەتی هەرێمی کوردستان قەت درێخی نەکردووە لە دامەزانن ساڵانە وانەبێشی بۆمان دامەزانن و ئێستا نزیکەی 9,000 میلاکمان هەیە کە 1,200 کە وانەبێژە مانگانە شایستە دارایەکانمان لە کوردستانەوە دێ بەڵام حتمما ئەم دامەزانانە ساڵانە با بڵێن جوڵەیەکی میلاکی پێوە دیارە بەوەی خەڵک خاننشینە بێ خەڵکی کۆچکردو هەیە خەڵک با بڵێن ئەگواسترێتەوە ئەمە هەمووی کۆمەڵی نەقز وە قوتابخانەکانمان لە زیادبووندایە وە قوتابی و خوێندکارەکانمان لە زیادبوونایە ئەمە هەموو ساڵێک گۆڕانکاری با بڵێن میلاکاتی بەسەرادێ ئێمە جێی پڕ نەکراوەتەوە بۆیە چاومان لەوەیە کە ئەو دامەزرانانەی ئەکرێ یان ئەو گرێبەستانی کە لە بەغداوە ئەکرێ ئێمەش وەک ئەوەی کە میلەتی کورد لەم شارەیە کە نیوەی زیاتر لە پێکاتەکانی کەرکووک پێک دێنێ ئێمەش بێبەش نەکرین و بە تایبەتی خوێندنی کوردی لەو قوتابخانەی کە زیاتر کە نزیکەی 600 قوتابخانەمان هەیە داواکارین کە بێبەش نەکرین لەو دامەزراندان زۆر باشە مامۆستا کامەران خۆت وتت کە حکوومەت یاریمی کوردستان دەرغیان نەکردووە لە هاوکاریکردن و چارەسەرکردنی کێشەکانی خوێندنی کوردی لە کەرکووک با بزانین حکوومەتی عێراق لە ئاست طموحات و دڵخوازی ئێوە بووە بۆ چارەسەرکردنی کێشەکان و جێبەجێکردنی داواکاریەکانتان بەڵێ تا ڕادەیەک هەماهەنگی هەیە لەگەڵ پەروەردەی مەرکەز و با بڵێن وەزارەتی بەغدادا بەڵام لە جێی طموحی ئێمەیان نییە کۆمەڵی کێشەمانەیە خۆشبەختانە ئێمە دکتۆر ئالان وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێم دایمەن لەسەر هێڵ بووە بۆ چارەسەرکردنی کێشەکانمان و بۆ ئەوەی کە هەر دامەزانە بێ هەریە با بڵێن دانانی وانە بێژ بێ درێخی نەکردووە لەگەڵمانەوە ئەو بڕیارانەی کە لە سەرۆکایەتی حکوومەتی هەرێمەوە دەرەچێ با بڵێن چۆن
پەروەردەکانی تر ئەگرێتەوە ئێمەشی گردووەتەوە بەڵام بە دەرنیە خوێنی کوردی بێدەر نییە لە کەم و کورتی ئێمە چاومان لەوەیە کە لە هەردوو لاوە خزمەت بکرین لەبەرەوەی ئەم ناوچە کوردستانیانە ناوچەیەکی کێشە لەسرە بەڕاستی بە مافی خۆمانی دەزانین ئەگەر هەر دامەزاندنی هەرگرێ بەستێ بۆ مناڵانی بۆ ڕۆڵەی شارەکەمان بکرێ و بۆ کەسوکاری شەهیدان لەم شادە بۆ کوڕ و کچانیان کە دەرچووی چەند ساڵێکن کە دامەزراون چاومان لەوەیە کە هەم لە هەرێم و هەم لە بەغدادەوە ئەو دامەزان و گرێبەستانەمان بۆ بکرێت. زۆر باشە. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەڵێتن ئێمە ئەو پلەی دامەزاندنمان ڕاگرتووە کە بۆ کەرکووک تەرخان کراوە بە حکمی ئەوەی کە ئەنجومەنی پارێزگا کاران نەکراوە. ئێوە پێتان باشە کە ڕاگیراوە یاخۆت مێکانیزمی دیکە ببێنرێتەوە بۆ ئەوەی چاوەڕێی ئەنجومەنی پارێزگان نەکرێتن ئیتر ئەم پلانەی کە بەبەر کەرکووک کەوتووە دابەش بکرێتن لەسەر بەڕێوەبەراتیەکان. وڵا ئێمە وەک هەموو تاکێکی شاری کەرکووک و بە ئەوەی کە لە ئێمە لە خوێنی کوردیشەوە چاومان لەوەیە کە ئەنجومەنی پارێزگا لە زووترین کاتە دانیشن و پارێزگایکی نوێی کورد دابندێ و ڕێکەوتن لەسەری بکرێ بۆ ئەوەی ئەو کێشە با بڵێن خزمەت گوزاریانە و ئەو تا ئەو گرێبەست و ئەو دامەزانانە جێبەجێ بکرێ و بۆ ئەوەی هەموو خەڵک سوودی لێ بنێنێ. بەڵام ئەگەر هەر بزانرێ کە ئەوەی کە ئەم ئەنجومەنە هەر دانانیشن و ڕێ ناکەون بەڕاستی داواکاری میکانزمێکی عادیلانە بدۆزرێتەوە بۆ ئەوەی ئێمە بێبەش نەکرێن لەو گرێبەست و با بڵێن ئەو دامەزرانانی کە بۆ شاری کەرکووکرێەوە تایبەتی خوێندنی کوردی بەڕاستی زۆر لەم شارەیە با بڵێن ستەم کراوە لەوەی کە حەقی مافی خەڵکیانی کوراوە کە شایستە بوونە بۆیە چاومان لێوەیە کە بە زووترین کات ئەو دامەزاندانە کوڕکچان و کەسوکاری شەهیدانمان لەم شارەیە بگرێتەوە و تایبەتمەندیە بدرێتە خوێندنی کوردیش بۆ ئەوەی قوتابخانەکانمان لێ بێبەش نەبن. باشە ماوەسا کامانە زۆر جاران باس لە کێشەکانی خوێندنی کوردی دەکرێتن لە کەرکووک بە شێوەیەکی گشتی. ئەگەر لێت بپرسم ئێستا خوێندنی کوردی لە کەرکووک لە چه ئاستێکدایە؟ ئایا بەپێی دڵخوازی ئێوەیە کێشەکانتان بە شێوەیەکن کە کاریگەری لەسەر پرۆسەی خوێندنی کوردی نەکردبێتن؟ بەڵێ بەڕاستەکەی هیچ پەروەردەیەک لە هەموو شارەکانی عێراقا با بڵێن و بە کوردستانیشا هیچ پەیوەردەیە بێکێشە نییە. بەڵام خوێندنی کوردی تایبەتمەندی خۆی هەیە بەوەی کە ئێمە لە ناوچە کوردستانەکانین و خاوەنداریتیمان حکومەتی هەرێم کردێتی وەزارەتی پەروەردە کردێتی. پێشتر ئاماژەم کرد کە درێخی نەکراوە لەگەڵمانە ئێمە بە سوپاسەوە هەموو میلاکاتمان هەموو شایستە دارایەکانمان هەموو منهەجمان هەموو تەجیزاتمان هەمووی لە حکومەتی هەرێمەوە دێ. بەڵام هێشتا کەم و کوڕیمان هەیە کێشەیەکی زەقتان هەیە کاک مامۆستا کامەران کە ڕێگر بێ یاخود ئاستەنگ بێ لەبەرەو پێشچوونی خوێندنی کوردی لە کەرکووک. بەڵێ کەمی بینایەت بەڕاستی باڵەخانە زۆر کێشەی بۆمان دروست کردووە. ئێمە لە ناوچە کوردستان لە ناوچە کوردیەکان باڵن لە شارە لە گەڕەکە کوردیەکاندا زۆر کێشەمانەیە زۆربوونی قوتابی و خوێندکاران کێشەی بۆمان دروست کردووە کە قوتابخانەکانمان قوتابخانە هەیە 700 لە بە 800 لە بە با بڵێن تا 900 فێرخوازی تایە و باڵەخانەمان نییە و ئەو دروستکردنی باڵەخانەش لە جێ تموحیەمەیانیە کە بەغائیکە و خۆتان نەزان وەزعی دارایی هەرێمیش ئێستا بە شێوەیە کە ینی ناتوانرێت کە باڵەخانی تازە دروستکارین لە لێرەوە کە حکومەتی هەرێم و بەغداد لەو بێ بەشمان نەکەن. ئێستا ئەزمموی گشتی پۆلی 12 ئامادەی بەڕێوە دەچێت هەم لە کوردستان ئەم لە عێراقیش لە خوێندنی کوردیش بەشێکی زۆرتان هەیە قوتابیتان هەیە کە بەشداری تاقیکردنەوەکانی پۆلی 12 ئامادەیان کردووە. وەزعتان چۆنە؟ کەشەکە چۆن بەڕێوە دەچێتن؟ بەڵێ ئێمە هەموو پۆلە ناکۆتاکانمان و کۆتاکانیشمان لە کاتی ئەزمونونەکانە بە تەوقیتاتی یعنی با بڵین لە کاتی ئەوەی کە ئیمتحانەکان دەست پێ دەکات لەگەڵ بەغدادین.
ڕاستە ئێمە منهەج و پرۆگرام و میلاک و هەموو شتێکمان لەسەر هەرێمی کوردستانە بەڵام لە کاتی امتحاناتە هەماهەنگی دەکرێت و بۆ ئەوەی ئەو شەهادانەی کە ئاعتیباری بۆ بکرێت لە شارەکانی بەغاو لە جامیعاتەکانە بەڕاستیەکەی ئەوە هەماهەنگیەکی تەواومانەیە و ئێستا پۆلی 12مان لە ئەزمونونەکانایە و نزیکەی 6,000 قوتابیمان ئێستا لە بەزیادەوە لە هۆڵەکانی خوێندن با بڵێ هۆڵەکانی ئەزمونونەکانن و با بڵێن لە کۆتایەکانان بەڵام وەک هەموو کاتێک کە پۆلی 12ەکانمان دەرەچن یعنی با بڵێن تەخەڕوجەکەن بۆیان هەیە دوو فۆرم پڕۆکەن هەم فۆرمی ئەوەی کە لە بەغدا بۆ شارەکانی بۆ زانکۆکانی عێراق تەقدیمیکەن و بە سوپاسەوە وەزارەتی خوێندنی باڵا و وەزارەتی پەروەردەش ئەو تەسیلاتەی بۆ قوتابی و خوێندکارانی ئێمە کردووە دەتوانن فۆرمی هەرێم بڕەوەکەن لە هەردوو لات با بڵێن پێشکەشی بکەن و وەربگیرن. تمام بەڕێز مامۆستا کەمەرا عەلی ڕێبەبەرێ خوێندنا کوردی لە کەرکووکت گەلمەوی هەر بژیت.